دەی با بڕۆین ئێمەی گوڵ بۆ خۆراکی مێشک و دڵ گەویش ئاشکرایە هەر لە خوێندناوەدایە گەویش ئاشکرایە هەر لە خوێندناوەدایە. بابەتی داڕشتن لەسەر پەڕتووک. داڕشتن لەسەر پەڕتووک وەکو هەموو داڕشتنەکی دیکە هەمیشە پەیوەستە بەوەی ئایا لە کام پۆل دەخینی و ئایا مامۆستایەکەت داوای چەند ڕستە یان چەند لاپەڕەی لێ کردی، هەروەها ئایا سەرچاوت هەیە یان بە خۆت دەبی سەرچاوەکان ببینیەوە و لە دوایان بگەڕێی. ئەگەر پۆلی 3 و 4 و 5 و 6 ئەوە داڕشتنەکە تۆزێک ئاسانە، ڕەنگە چەند ڕستەیەک لۆنی و لاپەڕەبی یان لاپەڕەیەک، بەڵام ئەگەر پۆلی 7 و 8 و 9 و پۆلی زیاتر ئەوە داڕشتنەکە دەبی تۆزێک دوور و درێژتر بی و پێویستە چەند سەرچاوەیەک بخینیەوە، چەند نووسراوێک بخینیەوە دەربارەی پەڕتووک، پاشان باسێک بنووسی کە ڕەنگە لە 1 لاپەڕە هەتا 2-3 لاپەڕەبی. ئێستا ئەگەر تەمەشاکەین پەڕتووک چەند لایەن لە خۆی دەگریواتە هەر بە خۆی بابەتەکە زۆر گەورەیە، ناتوانین لەسەر هەموو لایەنەکان بنووسین، 1 لە لایەنەکان یان 2 لە لایەنەکان وەردەگرین لەسەری دەنووسین. کەواتە یەکەم شت نەخشە ڕێگایەک یان نەخشەک دروست دەکەین لۆ بیرکردنەوەکەمان لە ناوەندێ دەنووسین پەڕتووک، بۆ وێنە 1 لە لایەنەکانی پەڕتووکی منداڵان. دەتوانی لەسەر پەڕتووکی منداڵان بنووسی، ڕەنگە بە خۆت ئێستا پەڕتووکەکی منداڵان لەبەردەستت بخینیەوە، مەرجینە لۆ خۆت بخینیەوە، ڕەنگە لۆ خوشکەکەت یان لۆ برایە گچکەکەت بخینیەوە، کەواتە لەسەر ئەو پەڕتووکەی دەنووسی. ئەگەر لەسەر پەڕتووکی منداڵان نەنووسی، ڕەنگە لەسەر پەڕتووکی خوێندن بنووسی، بزانە پەڕتووکەکانت چەند دانەیە و بۆ وێنە باسی چ دەکەن بە شێوەیەکی گشتی. ئەگەر نا ڕەنگە لەسەر پەرتووکخانەی بنووسی، ئەو پەرتووکخانە ئەگەر هەبوو لە شارەکەت یان لە کۆڵانەکەت باسی دەکەی ئایا چەند دوورە لە ماڵەکەت، ئایا ئەتو سەردانی ئەو پەرتووکخانەی دەکەی، ئایا چێ کردیتیەوە یان سەر بە کام کۆمەڵەیە یان سەر بە کام ڕێکخراوەیە، ئایا پەرتووکخانەکە تایبەتە گشتیە، ئەگەر هەبوو ئەگەر نەبوو ڕەنگە باسکەی خۆزگە بخوازی پەرتووکخانەیەک هەبی لە شارەکەت یان لە دەیەکەت و ئایا لەبەر چ نییە هەتا ئێستا، ئەگەر هەبوایە چەند جار سەردانت دەکرد، چ کتێبەکت دەهێنا، تۆزێک دەتوانی ئەو باسانە بکەی. یان ڕەنگە باسی پەرتووک بکەی، پەرتووکی دەستی دوو کە دەفرۆشرێ لەسەر شەقام یان پەرتووکی نوێ کە لەسەر شەقام دەفرۆشرێ، ئایا لە شارەکەت ئەو جۆرە پەرتووکانە هەیە کە دەچێ بازاڕ دەیان بینی، ئایا کودانراینە پەرتووکەکان، زۆربەیان لەسەر چییە، ئایا پەرتووکی منداڵانە، چیرۆکی منداڵانە، ڕۆمانە، هۆنراوە شێعرە، پەرتووکی ئاینیە، ئایا پەرتووکی مێژوویە، ئایا تو هیچ کڕیتت ئەو جۆرانە، باسکە ئەگەر کڕی بت ئایا خیندیتەوە، ئایا نرخەکانیان کووە، ئەو شتانە دەبیتە داڕشتن. ئەگەر نا باسی جۆرەکانی پەرتووک دەکەی، دەست پێ دەکەی کە پەرتووک زۆری هەیە، هەندێکیان پەرتووکەکان زۆر گەورەنە و لاپەڕەکانیان زۆرە وەکو ڕۆمان، هەندێکیان ڕەنگە چەند لاپەڕەیەک بی وەکو پەرتووکی منداڵان، هەندێک لەو پەرتووکانە بە شێوەی لە چاپدان و کاغەز هەیە، هەندێکی دیکە بە شێوەی دیجیتال هەیە، دەتوانی لە ماڵپەڕەکان بیان خینیەوە، هەروەها پەرتووکی دەنجی هەیە کە دەتوانی جێ لێرا بگری بە شێوەی دەنگ
کەواتە باسی جۆرەکانی پەڕتووک دەکەی. پەڕتووکی بۆ وێنە مێژوویی، پەڕتووک لەسەر بۆ وێنە لەسەر خواردن دروستکردن، لەسەر شیولێنان، لەسەر بۆ وێنە بەرگ درویتی، لەسەر چنین، لەسەر کاری ناوماڵ، لەسەر پەروەردەکردن. کاتە باس دەکەی چەند جۆر پەڕتووک هەیە. یان باسی خوێندنەوەی پەڕتووک دەکەی، باسی خۆت دەکەی. ئایا ئەتوو یەکەکی لەوانەی کە زۆر خوێندنەوەی پەڕتووک شتێکە کە ئارەزووی تووە، یان هەست دەکەی نا بەداخەوە هێشتان نەبوویتە ئارەزووەک لە ئارەزوەکانت، و ئەگەر ئارەزووی تووە ئایا چ جۆرە پەڕتووکەک دەخینیەوە، ئایا خێرایی خینەوەکەت کووە، ئایا پەڕتووکەک بە چەند ڕۆژ تەواو دەکەی، و ئەو نووسەرانە چێنە کە ئەتوو حەزت لێیە پەڕتووکەکانیان بخینیەوە، بە چ پەڕتووکەک دەستت پێ کرد، ئێستا چت لەبەر دەستە، و لەو جۆرە تێبینیانە باس دەکەی لە داڕشتنەکەت. لە چاپدان ئەو بابەتە تۆزێک ڕەنگە گرنگ بی و تۆزێک زەحمەت بی، زیاتر ئەوانەی پۆلی ڕەنگە 11 و 12 بتوانن ئەو بابەتەی داڕشتن لەسەر بنووسن، باسی لە چاپدانی کتێب بکەن، قۆناغەکان کوونە، پرۆسەی لە چاپدان کووە، یەکەم جار نووسەر چ دەکا، و پێویستە بۆ وەڵامدانەوەی ئەو جۆرە پرسیارانە و داڕشتنەکی جوان هەمیشە بچین چەند کتێبێک بخینینەوە یان چەند نووسراوێک بخینینەوە لەسەر بابەتی لە چاپدانی کتێب. یان باسی مێژووی پەڕتووک دەکەین، واتە ئایا لە کێیەوە پەڕتووک هەیە. پێشتر پێشی ئەوەی پەڕتووک بەو جۆرەی بەربڵاویەی هەبی کوو دەنووسرا، ئایا بە دەست دەنووسرا، لەسەر کاغەز دەنووسرا، ئایا لەسەر شتیدی دەنووسرا، چونکە کاتی خۆی پێشی 7-8 هەزار ساڵ پێشی ئێستا سۆمەڕیەکان پەڕتووکیان لەسەر خشت دەنووسی، کە خشتەکە لە قوڕ دروست کرابوو، دەیان نووسی لەسەری، پاشان خشتەکە وشک دەبوو بەو جۆرەی کە پەڕتووکەکە دەنووسرا، چونکە هێشتا کاغەز نەبوو. کاتە باسی مێژووی پەڕتووک دەکەی، بەڵام لێرەش پێویستە بچی هەندێک بابەت بخینیەوە دەربارەی مێژووی پەڕتووک. یان ڕەنگە باسی پەڕتووک و سیاست بکەی. پەڕتووک و سیاست واتە ئایا لە سیاسەتدا لەبەر چ سیاسەتمەداران یان داگیرکەران زۆر ترسیان هەیە لە پەڕتووک، چونکە زۆربەی داگیرکەران یەکسەر کە دەچن داگیری وڵاتێک یان شوێنێک دەکەن، زۆربەی زۆری جارەکان ئەو پەڕتووکانەی هەیە دەسووتێنن یان لە ناویان دەبەن، چونکە ترسیان هەیە لە ناوەڕۆکی پەڕتووکەکان. کاتە باسی پەڕتووک و سیاست دەکەی، هەروەها باسی دیاردەی سووتاندنی پەڕتووک دەکەی کە لە کۆنەوە و هەتا ئێستاش ئەو دیاردەیە هەر هەیە. یان باسی نووسەرانی کورد دەکەی، ئایا کامە نووسەر لە نووسەرانی کورد سەرنجی تویان ڕاکێشایە، و ئایا زیاتر شاعیرانی کوردە یان ڕۆمان نووسانی کوردە، یان ئەوانەی کە پەڕتووکی خوێندنیان نووسیە سەرنجی تۆیان بەلای خۆت ڕاکێشایە و دەتەوێت لەسەریان بنووسی. هەڵبژاردننی یەکێک لەو لقانە یان لایەنانە پەیوەستە بەوەی لە کامپۆل دەخوێنێ، چونکە بۆ وێنە نووسین لەسەر پەڕتووکی خوێندن یان پەڕتووکی منداڵان یان پەڕتووکی شار تۆزێک ئاسانە، بەڵام هەتا دێ نووسین لەسەر بابەتەکانی دی قوڕستر دەبی. ئەگەر گریمان ئەتوو خوێندکاری پۆلی چار بووی، بۆ وێنە دەنووسی من خوێندکارم لە پۆلی چارم، ئەو پەڕتووکانە دەخوێنم، بە کەیفی خۆت دەست پێ دەکەی دەنووسی کامە کتێب. بۆ وێنە ئەم لێرە نووسیتم کتێبی زانست بۆ هەمووان، تۆزێک نووسیتم ئایا ئەو کتێبە ناوەڕۆکەکەی چییە یان باس لە چ دەکا. لێرە نووسیتم باس لە جیهانی زیندەوەران و
ژینگە و ڕووی زەوی دەکا. ئەتوو دەتوانی تەنیا بنووسی باس لە جیهانی زیندەوەران دەکا. کتێبی بیرکاری بۆ هەمووان دەربارەی چییە؟ دەربارەی کۆکردنەوە و لێدەرکردن و لێکدان و دابەشکردنی ژمارەیە، یان دەربارەی پێوانە و ئەندازەیە. پێوانە و ئەندازەواتە گۆشە و هێڵکاری و شتی دیکە. یان باسی پەڕتووکی خوێندنەوەی کوردی دەکەی کە باس لە ڕێزمان و هۆنراوە و چۆنیەتی داڕشتنی ڕستە دەکا. یان پەڕتووکەکانی دی چەند پەڕتووکێکی تریش دەخوێنین وەک کتێبی زمانی ئینگلیزی و زمانی عەرەبی بۆ نمونە. بێگومان پەڕتووکی دیش هەیە، ئەمن لێرە باسی هەمویان ناکەم، بەڵام خوێندکار سەربەستە باسی کام لە پەڕتووکەکانی خوێندن دەکا بۆ داڕشتنەکەی خۆی. ئەگەر باسی کتێبی بابەتە کۆمەڵایەتیەکان بکەین بۆ پۆلی 4 دەبینین بریتیە لە پێناسە بۆ وێنا دارستانەکان، ناوچە شاخاویەکان، دەشتەکان، کێڵگەکان و هەروەها باسی شار و شارۆچکە و دێهات و شوێنەوارە کۆنەکانیش دەکرێ. کاتە ئەوە چەند ڕستەیەکە بۆ پۆلی 3 یان بۆ پۆلی 4 یان هەتا بۆ پۆلی 5. ئەگەر بە دڵتان بوو دەتوانن داڕشتنەکەتان بەو شێوەیەبی دەربارەی پەڕتووکی خوێندن بی. دەتوانی تەنیا یەک پەڕتووکی خوێندن وەربگری، تۆزێک بە دوور و درێژی باسی بکەی چەند لاپەڕەیە، نووسەرەکان کامانن، ئایا وێنەکان کوونە، بەرجی سەرەوە کووە. پۆلی 5 و 6 لێرە ڕەنگە پۆلی 5 و 6 باسی پەڕتووکە چی منداڵان بکەن. مەرجنیا بێگومان ئەو پەڕتووکە بە خۆت بخینەوە، ڕەنگە بخینەوە یان کڕیبت لۆ یەکێک لە ئەندامانی خێزانەکەت. پەڕتووکی منداڵان بێجگەلەوەی کە دەتوانی بیکڕی ڕەنگە بە نرخەکی هەرزان، دەتوانی لە هەمان کات لە گوگڵ بگەڕێی بە شوێن پەڕتووکی منداڵان و ببینیەوە بە شێوەی دیجیتال یان بە شێوەی دەنگی و گوێ بگری یان بخینەوە. لێرە بۆ وێنە لەو ماڵپەڕەی کە ناوی ماڵپەڕی سەردەمە زنجیرە کتێبێک هەیە، ئەگەر تەماشاکەین لێرە کە یەکێک لە نووسەران ئەو زنجیرە کتێبەی وەرجێڕایە لە عەرەبیەوە بۆ زمانی کوردی. هەمویان بە شێوەی دیجیتال هەیە، دەتوانی بچیە ئەو ماڵپەڕە یەکێک لەو کتێبانە بخینەوە لە داڕشتنەکەت باسی بکەی. ئەگەر لێرە یەک لە کتێبەکان بخینەوە، ئەو کتێبە بۆ وێنە کامیلیە بە دوای هێلکەدا دەگەڕێت. لە عەرەبیەوە هەڵکەوت عەبدوڵڵا کردیتیا کوردی. لێرە نووسرا زنجیرە کتێبی منداڵی سەردەم، سەرپەرشتیاری گشتی زنجیرە هەڵکەوت عەبدوڵڵایە و لێرە ماڵپەڕەکەش ناونیشانەکەی نووسرایە. کاتە دەتوانی ئەو کتێبە بخینیەوە تۆزە و بزانی چێ نووسیتی، لێرە نووسرایە چێ کردیتی عەرەبی و چێ وەری جێڕایە بۆ زمانی کوردی. تۆزێک باسی کتێبەکەی دەکەی، وێنەی ڕەنگاو ڕەنگی تێدایە، کتێبەکە دەست پێ دەکا بە ئیمڕۆ جەژنی قیامەتە و هەموو ساڵێک لەم ڕۆژەدا کەس و کار باپیرە و داپیرە، ئامۆزاکان، مام و پورەکان، خاڵ و پورەکان پێکەوە کۆ دەبنەوە. ڕۆزە دەخینەوە داپیرە چ دەڵێ و باپیرە چ دەڵێ و کامیلیا چ دەکا، ئایا لە چێندەرن، لە ناو باخچەکە چ دەکەن. تۆزە دەخینەوە لۆ ئەوەی بتوانی داڕشتنەکی کورت و کورتە باسەک لەسەر کتێبەکەی بنووسی لە داڕشتنەکەت. ئەوجە ئێستا داڕشتنەکەت کوو دەنووسی، کوو باسی پەڕتووکەکەی دەکای. یەکەم شت بێگومان داڕشتنەکەت دەبی ناو نیشانی هەبی. ناو نیشانەکەی ئەوەیە پەڕتووکی کامیلیە بە دوای هێلکەدا دەگەڕێ. پەڕتووکەکە کورتە چیرۆکێکە بۆ منداڵان
و پڕە لە وێنەی ڕەنگاوڕەنگ و لە 20 لاپەڕە پێکاتوە کە ئەوەت نووسی پاشان دەنووسی چێ پەرتووکەکەی نووسیە نووسەرەکە ناوی چییە هەروەها وەرجێڕەکە ناوی چییە ئەو پەرتووکە بە شێوەی دیگیتاڵیش هەیە و لە ماڵپەڕی سەردەم دەست دەکەوێت کاتە تۆزەشکە زانیاری لەسەر پەرتووکەکەت ئەوجە دەنووسی وەرگێڕی پەرتووکەکە نووسەر هەڵکەوت عەبدوڵڵایە کە زنجیرە کتێبێکی نووسیوە بۆ منداڵان کە ژمارەیان 50 کتێبە پاشان دەنووسی ئایا تو بەهۆی خوێندنەوەی ئەو کتێبە یان ئەو چیرۆکە چ فێر بووی ئایا شتێک فێر بووی ئەگەر فێر بووی دەنووسی ئەو شتە فێر بووم ئەگەر نا هیچ نانووسی ئێستا لێرە چاوپێکەوتنەک هەیە لەگەڵ وەرجێڕی کتێبەکە دەتوانین بەیەکەوە تۆزێک جێبگرین لەو چاوپێکەوتنە یەکێک لە پێشکەشکارەکان کە بەخۆی زۆر پێشەچیەک قسان دەکا پێش ئەوەی چاوپێکەوتن بکا لەگەڵ وەرجێڕەکە ئەوەندە قسان دەکا هەر بەخۆی قسەکانی داڕشتنەکی تەواوە هیچ نایەڵێ هاوکارەکەشی مۆڵەتی هەبی ئەویش هاوکارە کچەکە دوو قسە بکات بەداخەوە کاتە بە تۆزێک جێبگرین بزانین خۆشویستان دووبارە سڵاوتانی بێ لەگەڵ تامەردەوامی لە پرۆگرامی کورسان مەگەزین هەمیشە وتراوە کە خوێندنەوە خۆراکی مێشکە هەمیشە ڕۆشنبیران و نووسەران ئاماژە بەواکەن کە خوێندنەوە ئەبێتەوەی فراوانبوونی مێشک وە بیرکردنەوەی گەورەتر و زیاتر برودان بە قسەکردن و تەنانەت نووسینیش دیارە ئەو کەسانەی کە خوێندنەوە هەمیشە بیر و ڕای جیاواز و بیرتیژێکی جیاوازتریانەیە لە کەسانی ئاسایی بووە پێویست بەوەکە کە خوێندنەوە بکرێتە کللتور وە هەمیشە خوێندنەوە بێتە ناسنامەیەکی سەرەکی هەموو کەسێکە بتوانێت بە بەردەوامی بخوێنێتەوە کتێبەکانیش هەمیشە ببنەمان شتێک بۆی بتوانن سوودی لێوەربگیرێت و بە تایبەت کتێبەکانی وەرجێڕان کە وەرجێڕان بۆ خۆی ئەبێتە پردێکی پەیوەندی کللتوری لە نێوان زمانەکان و وڵاتەکانە هەر کاتێکە کتێبێکی وەرجێڕانە خوێنیتەوە شارەزای کللتور و شارەزای با بڵێن کاتی نووسینی ئەو کتێبابی کە هەر بۆ خۆی مێژوویکی تایبەتی هەیە دیارە لە کتێبخانە کوردیەکانیشە چەندین سەرچاوی گرنگی هەم زمانی کوردی و هەم وەرجێڕانەکان هەیە کە ئەتوانرێت سوودی لێوەربگیرێت و ئەوشی کە ئاماژەی پێدرێت دیارە کللتوری خوێندنەوە پێویستەکە هەر لە سەرەتاوە لە ڕاهێنانی مناڵانەوە دەست پێ بکرێت بۆ ئەوی بتوانن هەر لە تەمەنی منداڵیەوە لەسەر خوێندنەوە ڕابێنرێ کە ئەمە وای لێکات ڕۆژانەوە هەتا تەمەنی بەرەو گەورەتر بڕوا زیاتر حەز بە خوێندنەوە و ئالوودەی خوێندنەوە ببێ بۆیە پێویست بەواکات کە گرنگی زیاتر بە بابەتە بەدرێوە لەلایەن پسپۆڕانیشەوە هەوڵە درێ کە ئەم بابەتە بەرەو باشتر و بە کللتورکردن ببرێت لە ئێستاشدا 50 کتێبی منداڵان وەرجێڕاوەتە سەر زمانی کوردی بۆ ئەوەی بتوانن بە تایبەت بۆ تەمەنی منداڵان ڕابهێنرێن لەسەر خوێندنەوە کە بکرێت بە کللتور قسە باسێککەینە سەرم بابەتە بە میانداری زۆر بەڕێز کاگەڵکەوت عەبدوڵڵا ڕۆشنبیر وەرجێڕی پرۆژەی کتێبی مناڵان زۆر بەخێربێ پاشان ئەگەر پۆلی 7 و 8 و 9 شتیوابی ئیتر دەتەوێت کتێبی دیکە بخینەوە ڕۆمانی بخینەوە ئەگەر بەدەستت کەوت ئەوە باشتریش یان ئەو کتێبانت هەبوو لە ماڵەوە یان لە کتێبخانە لەسەر یەکێک لەوانە دەنووسی کە خوێندیتەوە ئەگەر نا ئەمن لێرە کتێبەکەم هەیە دامنایە بە PDF هەیە ئەو کتێبە دەتوانی بەخۆت تۆزە بخینەوە هەر چەند جار بتەوێ لینکەکەی دادەنێن پاشان ئەو کتێبە کورتە چیرۆکە بەڵام تەواوکەرەکەی یان کۆتاییەکەی نییە کۆتاییەکەی خوێندکارەکە بەخۆی دەبی کۆتاییەکەی لۆ ئەو کتێبەی دانێ ئەگەر تەمەشاکەین تۆزێک ناونیشانی کتێبەکە دەپرسم و بەو جۆرەی نووسرایە بە 2 زاراوە نووسرایە کتێبەکە و باس لە 2 هاوڕێ دەکا و ژیانی ڕۆژانەیان
کەواتە دەتوانی ئەو کتێبەی بخینەوە پاشان لەسەری بنووسی. یەکەم شت دەنووسی ناونیشانی کتێبەکەی چییە، نووسەرەکەش چێ یان وەرجێڕەکە چێە. کە ئەوانەت نووسی ئەوجە دەنووسی ئایا کتێبەکە دەربارەی چییە. بۆ وێنە دەنووسی بە کورتی ئەو کتێبە دەربارەی دوو هاوڕێیە باسی ژیانی ڕۆژانەی خۆیان دەکەن و یەکێک لە هاوڕێیەکان هەمیشە شتێکی نهێنی هەیە کە دەیەوێ بزانی ئەو نهێنیە چییە. پاشان شت ڕوودەدا ئایا نهێنیەکەی دەزانی یان نازانی پێویست ناکە ئاشکرا بکەی لۆ ئەو کەسەی کە داڕشتنەکەی دەخێنیتەوە. ئەوجە دوایە دەنووسی ئایا چێیە کە باسەکە دەجێڕێتەوە، ئایا نووسەرەکە بە خۆیتی یان یەکێک لە پاڵەوانەکانی کتێبەکەیە کە باسەکەی دەجێڕیتەوە، واتە ئایا کەسی یەکەمە یان کەسە چیتکەیە. هەندێک جا کتێبەکە دەجێڕدرێتەوە یەکێک بۆ وێنە باسی برایەکە یان خوشکەکە یان دایکی یان باوکی یان هاوڕێیەکی دەکا کە ئەو بەسەرهاتەکان دەجێڕیتەوە کو بە خۆی دەیان بینی. کەواتە باز دەکەی چێیە ئەو کەسەی ئەو جێڕانەوەی دەجێڕیتەوە. ئەگەر بێگومان ئەگەر کتێبەکە چیرۆک و ڕۆمان بوو، ئەگەر کتێبی دی بوو ئەوە شتە چیتکەیە. پاشان باز دەکەی ئایا پاڵەوانەکان چێنە، ناویان چییە، پەیوەندی لە مابەینیان کووە، ئەگەر توانیت تەمەنیان چەندە، هەڵسوکەوتیان کووە، چیان هێمنە، چیان دڕندەیە، چیان یەکەکی باشە یان خراپە، ئایا گۆڕانکاری بەسەریاندا دێ لە کاتی ڕووداوەکانی چیرۆکەکە یان ڕۆمانەکە باس دەکەی. پاشان باسی ژینگەی ڕووداوەکان دەکەی، ئایا ژینگەیەکی چۆنە، کاتەکە کووە، هاوینە زستانە، هاوین و زستانە، چەند ساڵە، ئایا ماوەکە دوور و درێژە. هەندێک جار چیرۆکێک دەخینیەوە ڕەنگە ماوەکە تەنیا یەک کاژێر بی یان یەک ڕۆژ بی یان هەر ڕەنگە چەند خولەکەک بی. هەندێک جار دەخینیەوە سەدەیەکە یان چەند ساڵەکە. و ئایا ژینگەکان لە چێن دەرن، ئایا لە ماڵەوەیە زیاتر لە ناوباخچەیە، زیاتر لە نەخۆشخانەیە، لە دەرەوەی وڵاتە، ئایا لە سەیرانگە و لە خوێندنگەیە، لە بازاڕە، لە چێن دەرە. بێگومان هەندێک جار لە زۆر جێگایە ژینگەکان باسییان دەکەی بە پێی توانە. پاشان دەتوانی باسکەی ئایا مەبەستی نووسەر یان مەبەستەکەی ئەو کەسەی کتێبەکەی نووسیە مەبەستەکەی چییە، لەبەر چ ئەو کتێبەی نووسیە بەڕای تو بێگومان، ئایا دەیەوێت چ پەیامێک بگەینی، ئایا تەنیا مەبەستی زانیاریە، ئایا مەبەستی ئەوەیە باسی هاوڕێیەتی بکە، ئایا دەیەوێت باسی ئەوەی بکات چاکە و خراپە چییە، ئایا دەیەوێت باسی کێشەی کۆمەڵایەتی بکە، ئایا دەیەوێت تیشک بخاتە سەرباری ئابووری یان باری سیاسی منداڵان یان گەنجان یان پیران یان خێزان یان باسی خوێندنگە دەکا، بزانە باسی چییە. تۆزێک پەیامەکەی دەتوانی ڕوونکەیەوە ئەگەر ڕوون بوو، ئەگەر نا دەتوانی بنووسی پەیامەکە ڕوون نییە، دیار نییە. دوایە باسی ئەوەی دەکەی ئایا چۆنیەتی زمانی نووسینە یان تێکستەکە کووە، بە چ زاراوەک نووسرایە، ڕستەکان کوودا ڕێژرایە بەڕای تو، ئایا قورسە، ئاسانە، زوو تێگەیشتی، وشەی قورس هەیە کە نازانی مانای چییە، ئایا نووسینەکە ئەکادیمیانەیە یان نووسینی ئەو نووسینەیە ئەو جۆرە قسەکردنەیە کە ڕۆژانە قسەی پێ دەکەین، ئایا لە زاری یان لە ڕوانگەی چێ نووسرایە. هەندێک باسی ئەو شتانە دەکەی بە پێی ئەوەی پەڕتووکەکەت چییە کە ئەتوو خوێندیتەوە. کە باسی ئەو شتانە هەمووی دەکەی ڕەنگە دووسێ لاپەڕەت پێویست بی، بە پێی ئەوەی ئەتوو ڕەنگە نەتوانی باسی هەموو لایەنەکان بکەی کە ئەمن لێرە نووسیتم. ئەوە وەکو شیکردنەوەکە لۆ کتێب کە بەکەل کردێ هەتا لە کاتی پۆلی گەورەتر و گەورەتریش دەخینی لە 2 ڕۆژ. ئەگەر پۆلی 10 و 11 و 12 شتیوا بووی ڕەنگە باسی بابەتەکی تۆزێک قڕستر بکەی، بۆ وێنە باسی سانسۆرکردنی کتێب دەکەی کە لە زۆر وڵاتان کتێب پێشی ئەوەی لە چاپ بدرێ پێویستە لایەنەکان، هەندێک لایەنی سیاسی
پێداچوونەوە لۆ کتێبەکەی بکەن ئەو جا لە چاپ دەدرێ. بەڵام لە وڵاتەکانی دیکە لە وڵاتی دیموکراسی بۆ وێنە زۆربەی زۆری وڵاتەکانی ئەوروپا بە تایبەتی سوید و وڵاتەکانی سکەندەناڤیا ئەو سانسورە نییە کە دەچی کتێبێکی لە چاپ دەدەی یەکسەر لە چاپی دەدەی کەس پێشوەخت کتێبەکەی ناخینتەوە. لێرە باسی ئەو سانسورەی دەتوانی لێرە بخینەوە کە لەو ڕۆژنامەیە نووسرایە باسی سانسۆر کردن. لە سایتی هەولێر کتێب و سانسۆرکردنەوەی چاپکردنی کتێب بە بیانووی ژمارەی سپاردنەوە. لێرە بزانین چێ نووسیتی ئارام کۆشکی نووسیتی دەتوانی ئەو نووسینەی بۆ وێنە بخینەوە پاشان باسکەی لە چێن دەرێ داڕشتنەکەی خۆت سەرچاوی هەڵێنایە و تۆزەک بێگومان ناتوانی دەقاودەق ئەو نووسینەی بینی و لە داڕشتنەکەت دانەی بەڵکو بە دەربڕینی خۆت بیرۆکەکەی دەینی و هەمیشە باز دەکەی کە لە چێ سەرچاوەکەت لە چێ هینایە باز دەکەی چونکە ناتەوێ ئەو شتانەی ئەو نووسەرە نووسیتی بکەویتە سەر زاری خۆت چونکە تو نازانی ئایا ئەو شتانە بۆ وێنە ڕاستن ڕاستنینە بەڵکو دەنووسی کە چێ نووسینەکەی نووسیە. ئەگەر نا باسی بۆ وێنە ئەوەی دەکەی کە ئایا نووسینی کتێب بە زمانی کوردی چ جیاوازیەکی هەیە لەگەڵ زمانەکانی دی. لێرە نووسەر کوردۆبەکسی کە لە سویددا دەنیشی باسی ئەو دیاردەیەی دەکا و باس دەکا کە نووسەرانی کورد لە کاتی نووسینی کتێبەکانیان نافرۆشێ و ئەگەر سەرانی کورد کتێب بنووسن بە زمانانی دی کتێبەکانیان باشتر و باشتر دەفرۆشرێ. کاتە چاوپێکەوتن لەگەڵ کوردۆبەکسی دەخینیەوە و چاوپێکەوتنە و باسی ئەو دیاردەیەی دەکەی کە لێرە ئەو چاوپێکەوتنە بزانە چێ نووسیتی ئەوەی ڕاستی بی نازانم نەنووسرایە چێ نووسیتی بەڵام بڵاوکردنەوەکە لە ڕوودا و بڵاو کرایتەوە. کاتە دەنووسی ئەتوش بڵاوکردنەوەکەم خیندەوە لە ڕوودا و باسی چاوپێکەوتنەک بوو کە نووسەری کوردۆبەکسی باسی لەوەی دەکا کە نووسین بە کوردی کتێبەکان نافرۆشرێن ئەگەر هاتوو کتێبەکان بە زمانی دی نووسران باشتر دەفرۆشرێ. کاتە ئەوە بوو کورتە باسەک دەربارەی داڕشتن لەسەر پەڕتووک یان لەسەر کتێب و هیوادارم تۆزەک ڕوونتربی داڕشتنەکەت کو دەنووسی و چۆن دەنووسی و بابەتەکان باسی چ دەکەی بەپێی ئەوەی لە کامپۆل دەخینی. لێرە دێمە کۆتایی ئەو بابەتە هەتا بابەتێکی دیکە هەر بژی. دەیوارێن پێکەوە با دڵێکی خۆشەوە ئامادە بن با بڕۆین بۆ هەڵی خوێندنەوە. دەی با بڕۆین ئێمەی گوڵ بۆ خۆراکی مێشک و دڵ گەویش ئاشکرایە هەر لە خوێندنەوەدایە
ئەسان لە چێشی تێبوو دەیخەنە بەردەستەم زوو بیخوێنەوە بە جوانی هەموو لە پاڕەکانی دەبێت ئاگاداریان بن وەک چاڵبیان پارێزن وەک چاڵبیان پارێزن باش بزانن هاوڕێیان شوێنێکی ڕازاوە و جوان هەیە بە ناوی هۆڵی هۆڵی خوێندنەوەی